هەولێر هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ بەڕێوەچێت کە ئەمە فستیڤاڵە هەشتمین خولیەتی کە لە هەولێرەوە سازە کرد و بە بەشداری چەندین گروپی شانۆی هەم لە ناوخۆ هەم لە دەروی کوردستان بەشدارن. جا بۆی قسە و گفتوگەی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە هیوا سوعاد بەڕێوەبەری فستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر بۆ شانۆ لەگەڵمان نابێت ڕاستەوخۆ لە هەولێر و کاکیوە سڵاوت لێبێت و بانیت باش پیرۆزیشە فستیڤاڵ دەستپێکردنی کارەکانی فستیڤاڵ پێم خۆشە یەکسەر لەوە دەست پێ بکەین باسێکی ئەم فستیڤاڵەمان بۆ بکەی ئەو گروپانەی کە بەشدارن چەند گروپن لە چەند وڵاتەوە گروپ بەشدارەوە چەند ڕۆژیشە خایەنێت. سەرەتا بەیانیتان باش ئەو گروپانەی کە بەشدارن لە فستیڤاڵ دە گروپن لە وڵاتی لیبیا و تونس و مصر و ئێران و تورکیا و هەرێمی کوردستانیش بە سێ شانۆگەری بەشداری دەکات و حلە و بەسڕاش بەشدارن کەواتە دە ئیشی شانۆیی. ئەمڕۆ سەعات 6 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری دەستپێکی فستیڤاڵەکەی و دواتر سبەینێ ڕۆژانە دوو نمایش دەکرێت، یەکەکیان لە هۆڵی بەڕێوەبەری شانۆ ساعت 4 ئەوەی تریش لە هۆڵی ڕۆژنبیری ساعت 6:30 ئیتر بۆ بەیانیەکانیش لە هۆڵی ناو هۆتێل دانیشتنی ڕەخنەیی و سیمینارەکان بەڕێوە دەچێتن. بۆ ئەم فستیڤاڵەش گۆڤاری تایبەتی خۆمان هەیە کە بە چاپمان گەیاندووە و پرۆگرام و شتی تریش هەیە کە لە نێو فستیڤاڵەکەدا ئاشکرای دەکەین. باشە کاکیوە باسێکمان لەوە بۆ بکە کە ئایا بۆچی ماوەی چەند ساڵێک بۆ ئەم فستیڤاڵە وەستا بوو، چۆن بوو دەستان پێکردەوە؟ بەڵێ ئەو فستیڤاڵە خۆی بڕیاری لەسەر درراوە، فستیڤاڵێکی تایبەتە بڵێن بۆ پێی کە دابش کراوە لە وەزارەتی ڕۆشنبیری، ئەمە لە هەولێر ساز دەکرێت. ئیتر لەبەر قەیرانی دارایی و لەبەر ئەو کێشە داراییانەی کە دووچاری هەرێمی کوردستان بۆتەوە یاخود ئەو نەخۆشی کۆڕۆنا و شەڕی داعش، ئێمە لەو چەند ساڵە توانیمان 8 خول ئەنجام بدەین. تر ئەم فستیڤاڵە پاڵپشتێکی تەواوی دەوێت. ئەم فستیڤاڵە پێویستە قەناعات ئێمە بە سەروی خۆمان بکەین کە فستیڤاڵێکی گرنگە نەک هەر لە ڕووی هونەریەوە، لە ڕووی گەشتیاریەوەش، لە ڕووی سیاسیەوەش، ئەو خەڵکی کە دێت ئێرە یاخود ئەو ئەستێرانەی یاخود ئەو کەسانی کە بەناوبانگن کە دێرە ئێرە دەچنە سلێمانی دەچنە دووهۆک ڕسم لە ناو بازار دەگرن و خەڵک پێشوازیان دەکا و گوڵیان پێدەدەن و ئیتر ئەمە خۆی لە خۆیدا دەنگ و سەدایکی زۆری دەبێت. هەروەک لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیش باسم کرد، سەرەتا ئێمە پلێتی تارەمان بۆیان دەبڕی ئەنجا نەدەهاتن، دەچوینە ئەوێ هەوڵمان لەگەڵیان دەدا ئینجا نەداتن. ئێستا ئەو گروپانەی کە هاتوون هەر هەمویان لەسەر حسابی خۆیان هاتون، بە خۆیان تکیتیان بڕیوە. فەرقەکە لێرەدایە. بڵێ ینی فەرقەکە لە چ ڕوویەکەوە؟ لە ڕووە هونەریەکەیەتی یا لە ڕووە ئەمنی و ئەو ئەمن و ئاسایشی کە لە هەرێمی کوردستانە بەرقەرارە لەو ڕۆیەوە، ینی ئەوسا دیکتی تارشتان بۆ بڕیون نهاتونە سەر خۆیان ئامادەن لەسەر حسابی خۆشیان بێن بۆ فستیڤاڵەکە. بەڵێ لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی هونەریەوەش ناوبانگێکی باشەیە و فستیڤاڵە ئێستا خەڵکی کوردستانیش زۆر باوەشیان گەرمە بۆ غەریب، مامەڵەیان زۆر خۆشە لەگەڵ غەریب، تر لەگەڵ میوانان ئەگەر ڕخسەتم بێ باسیەوەت کرد کە گرنگی فستیڤاڵەکە، ینی هونەری شانۆ لە کوردستانە یاخود ئەم فستیڤاڵی هەولێر شانۆ وای لێ هاتووە کە ئێستا هونەرمەندانی وڵاتانی تر بە بایەخەوە سێری ئەم فستیڤاڵە بکەن و بیانێ بەشداری بکەن، ینی خواسی ئەویان هەبێت کە بێن بەشداری لە فستیڤاڵەکە بکەن بەبێ ئەو ناوبانگەی کە جەنابەت باسیەکەی. بەڵێ ئێستا
پێشەوەی ئێمە دەست بە فیستیڤال بکەین خۆی فیستیڤال کێشەیەکی هەیە ئەو کێشە ئەوەیە ئێمە لە هەرێمێکی قەیرانی داراییمان هەیە هەندێک کێشەی داراییمان هەیە خۆی ئەگەر لە کات و ساتی خۆیدا بکرێت زۆربەی وڵاتان حەز دەکەن بێن یعنی ئێمە ئەوە دوو جارە ئەو فیستیڤالە ئەم ساڵ تەجیلی بکەین جاری یەکەم سەڵتەنی عمان و ئوردن و کوێت و ئیتر چەندی شوێنی تر ئێستا پەسەپۆرتەکانیان لە لامانە پەسەپۆرتەکانیان نردوو داوایان کرد کە ئێمە داوایان بۆ بنێرین بەڵام تاجیلمان کرد ئیتر فیستیڤالی تریشێ لە وڵاتانی عەرەبی ئێستا ئێمە لە کاتێک کە تونس دێتە ئێرە یاخود لیبیا دێتە ئێرە یان ئوردن یا مسرەکان دێن فیستیڤالی فجەیرە دوێنێ تەواو بووە فیستیڤالی شانۆی لاوان هەیە لە مسر یعنی خەڵکەکە گرنجەکەی زیاتر بێرە داوە بەڵام ئێمە بۆ خۆمان کێشەمان هەیە لە جێگیر نەبوونی ئەو فیستیڤالە لە کات و ساتی دیاریکراوی خۆی و لەگەڵ وڵاتانی ئەوروپیش ئەوان ئەو جێگۆڕچێ ساڵێک کاکی واوە نەبووە بە گرفت بۆتانانی لە تاوی دنیاە ئەو فێسیڤالە نێودەوڵەتیانە کە لە وڵاتانە بەڕێواچێ کاتەکەی دیاری کراوە یعنی پێویست بۆ ناکە کە هونەرمەندان لە وڵاتانەوە بە دوواداچوونی بۆ بکەن ڕێکەزانە بە نمونە لە مانگی چوارە لە هەولێر ئەم فێسیڤالە هەیە یعنی تر سابتە ئەمە گرفت بۆ ئێوە دروست ناکە کە نەتانتوانیوە کاتەکەی دیاری بکەن ئەمە لەبەر هەروەکو گوتم لە بەڕێرانی دارایی و کێشەکانی هەرێمی کوردستان نەمانتوانیوە لێتر لەو هەرێمەدا هەر قەیرانێکی دارایی هەبێ ڕاستە و خۆ لەسەر هونەرمەندان ڕنگدانەوەی دەبێت ئیتر بۆیە کە یەکەم شت دەوەستێت پاڵپشتی هوەریە بۆ داراییە بۆ کارە هوەریەکان بۆیە ئێمە ئەگەر لە کات و ساتی دیاری کراوی خۆیدا ئەو فیستیڤالە بکەین و هەموو ساڵێکیش بەردەوام بین بێگومان تیپی گەورەتر و تیپی باشتر و بەرفراوانتریش دەبی و ڕۆژانی فیستیڤال لەوانەیە لە جیاتی ئەوەی 7 ڕۆژ بکەین لەوانەیە بگاتە 10 ڕۆژ 15 ڕۆژ ئیتر ئەمە خۆی لە خۆیدا هاندانێکی گەورەیە هەم لە ڕووی ئەوەی کە کوردستان بە دنیا بناسیندرێ لە ڕووی هوەری و لە ڕووی گەشت و گوزاری و هەم وەکو گەشت و گوزاریش گرنگی خۆی دەبێت هەم وەکو لایەنی هوەریش کە ئێمە پێویستمان بەوەیە نوێترین ئەزمموی شانۆیی ببینین بینەرمان نوێترین ئەزمموی شانۆی ببینی هەروەها ئەوانیش ئەزمونونەکانی کوردستان و ئاستی شانۆکاران ببینن کاگیا باسی ئەزمونت کرد هەوڵتاندا و توانیتانە سوود لە ئەزمموی ئەو گروپانەش ببینن کە نێوخۆینین و نێودەوڵەتین و لە وڵاتەکانی ترەوە دێن توانراوە لە دەقە شانۆیەکانی خۆمانە بتوانین بەرەوە پێش بچین و سوود لە ئەزمموی ئەوانی ژوەربگرین بەڵێ ئێمە کاتێک کە نمایشە گەورەکان دەین وەکو دایکە ئازاکە چاوەڕوانی گۆدۆ نەورەسەکان ینی تر کۆمەڵە شاکارێکی گەورەمان هێناوە بۆ هەولێر خەڵک ئەوە هونەرمەندان دەزانن ستایلی نوێمان بینیوە لە هەولێر هەروەها ئەوانیش ستایلی شانۆکاری کوردیان بینەوە شانۆگەریەکانی سلێمانی و هەولێر و دهۆک بینیویانە ئاشنا بووینە بە شانۆکارەکان ئیتر ئەمە خۆی لە خۆیدا گۆڕینەوەی ئەزمونە ئەمە خۆی لە خۆیدا سوودوەرگرتنە لە ئەزمموی یەکتر و چەندین بەردەوام بین زیاتر شارەزای نوێترین ستایلەکان دەبین نەک هەر لە نمایشەکاندا لە کۆڕ سیمینارەکانیش ئێمە کە دادەنیشین کە گەورە هونەرمەندێکی دەرەوە دەینین کاکیوە باسیەوە لە پەراوێزی فێستیڤالەکە هیچ کۆڕ و سیمینار و دیدار و دیبیتان ئەبێت بۆ ئەو کەسایەتیانی کە بەشدارن لە وڵاتانی ترۆ لەم فێستیڤالەیە بەڵێ بەڵێ ئێستا بێجگە لە دانیشتنە ڕخنەیەکان دوو دیبیتمان هەیە لەسەر کاریگەری شانۆ لەسەر بینەر و لە سوودوەرگرتن لە کەلتوری یەکتر ئەمە دوو تەوەردەبن کە ئێمە بایەخی پێدەدەین و ساڵانەش کردومانە هەوڵ دەدەین زیاتریش پەرەی پێ بدەین بەڵێ کاکیوە پێم خۆشە باسێکی ئەو دەقانەش بکەین کە بەشدارن ئێوە وەکو سەرپەرشتیاری فێستیڤال یاخود وەکو ئەندامانی بەڕێوەبەری ئەم فێستیڤالە هیچ
هینێکتان هەبوو لەسەر دەقەیەکە بەشداری بکایە بەشداری پێنەکەن یاخود ئەو دەقانە پێشترەوە خوێندنتانەتەوە کە ئەو گروپانە کاری شانۆیی لەسەر بکەن؟ ئێمە مامەڵە لەگەر نمایشی شانۆیی دەکەین. باشە پەیوەندیتان بە دەقەکانەوە نیە؟ پەیوەندیمان لە تەنها هەندێک شتێکە لەگەڵ دابوونەریتمان نەگونجێ. بۆ نمونە دایکە ئازاکەمان هێنا لە ئەڵمانیا کۆمەڵە دیمەنی تێدا بوو کە لەگەڵ دابوونەریتی ئەمە نەدەگونجا هەوڵماندا زیاتر ینی داپۆشرێتن یا خۆت ئەو ئافرەتانی کە جستیان بە دەردەکەت خۆیان داپۆشن ئەوەش لەبەر بینەری خۆمان مڕعاتی هەموو زۆرە بیر و بۆچوونەکانمان کردووە وەکو دەق ئێمە هیچ ئەوەکمان نییە لەسەر دەقەکان بەڵا بەس ئەوە نەبێ ڕکلام بۆ تیرۆر و بۆ ئشتارە نەکاتی تر ئەوانی تر یان بۆ تونڕەوی تر ئەوانی تر ئێمە مامەڵە لەگەڵ ڤیددیۆەکان دەکەین. کاکیوە لەنا ئەو هەموو شانۆیانەی کە نمایش دەکرێت و وەک خۆت وتت ڕۆژانە چەندین نمایشدەی شانۆیی دەکرێت ئایا باشترین شانۆی خەڵات دەکرێت؟ بەڵێ ئێمە لێژنێکی دادوەریمان هەیە لێژنە دادوەریەکە پێکاتوە لە ئوڤ کە یەکێکە لە دەرهێنەرە گەورەکانی ئۆپێرا لە ئەڵمانیا و سەرۆکی ئۆپێرای کۆلنە ئەوە سەرۆکی لێژنەکەیە مامۆستا سەباح عەبدوڕەحمان لە هەولێر هونەرمەندێکی دیار و ناسراوە ئەوە سکرتێری لێژنەکەیە ئیتر ئەحمەد بەدیر یەکێکە لە ئەستێرە ناسراوەکانی مسر ئەندامە لە لێژنەی تەحکیم تریفە کەریمیان خانمە ئەکتەرێ و نووسەری بڵێن ڕۆژئاوا و ئێرانە ئەندامە ئەحمەد حەسەن موسا بەڕێبەری دەستگای سینەما و شانۆی عێراقی بوو ئەویش ئەندامە تێدا واتە 5 کەسمان دیاری کردووە ئەم 5 کەسە باشترین ئەکتەر و کوڕ و ئەکتەری کچ و باشترین نمایش و باشترین دەرهێنەر و باشترین سینۆگرافی هەڵدەبژێرن. زۆر باشە ئەکتەرەکانیش بە هەمان شێوەیشەر خەڵاتیان ئەدرێت یاخۆ لە پێشبڕکێکە بەشدانە کاکیوە باسێکی ئەوەش بکەین ئەزانم پەلەشتە بەڵام چۆن ئەتوانن وا بکەن کە ئەم فێستیڤاڵە ببێ بە براندێکی جیهانی ببێت بەوەی کە جگە لەلایەنە هونەریەکە ئێمە لە ڕێگەی ئەم فێستیڤاڵانەوە داهاتێکیش بۆ وڵاتەکەی خۆمان کۆ بکەینەوە تۆ جەنابەت ینی ئاگاداری لە وڵاتان کە ئەم فێستیڤاڵانە بەڕێواچێ خەڵکانێکی زۆر سەردانی ئەو وڵاتاکەن و خاوەنی فێستیڤاڵ و ئەو وڵاتی کە فێستیڤاڵەکەشی تاکرە کار ئاسانی بۆ میوانەکانەکە بۆەوەی زۆرترین کەس سەردان بکە ئێوە هیچ پلانێکی واتان هەیە یاخود هەوڵتان ناوە ئەم پلانانە جێبەجێ بکەن؟ بەڵێ ئەمە پێویستی بە پاڵپشتی حکوومەت هەیە پێویستە حکوومەت بە گرنگیەوە سەیری ڕۆڵی ئەو فێستیڤاڵە بکاتن و بە کارێکی استراتیژی خۆی بزانێت بۆ ئەوەی گەشە هەم بە هونەریش بدا هەم بە کەرتی گەشت و گوزار بدات و ئێمەی هونەرمەندانیش پاڵپشتی یەکتر بکەین و دژایەتی یەکتر نەکەین و دژی ئەوە نەبین لە کوردستان هەر بۆنەیەک هەبێ ئێمە کە تێدا نەبین قسەی لەسەر بکەین یاخود سودمەند نەبین قسەی لەسەر بکەین و مقاتعی بکەین ئەم ڕوحیەتە وەدەکا ئێمە زیاتر ئەوەی ئێستاش کە ئەو کەمەی کە بۆمان دەکرێت ئەوەش نەمێنێن بۆیە ئێمە دەبێت قەنەعەت بە حکوومەت بکەین و حکوومەتیش خۆی بگاتەوە قەنەعەتی کە ڕۆلی ئەو فێستیڤاڵە زۆر گرنگە هەر نەک ئەو فێستیڤاڵی سینەماش فێستیڤاڵی مۆسیقاش دیدارە شێوەکاریەکان ئەوانە زۆر گرنگن و ئێمە هونەرمەندانش پاڵپشتی یەکتر بکەین و ئیتر پشتی یەک بگرین دەبێت حکوومەت ناچار بکەین پاڵپشتیمان بکات. بەڵێ دەست خۆش کاگیوا سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ هیوا سوعات بەڕێوبەری فێستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر بۆشانەوە کە لەگەڵمانە بوو زۆر سوپاس بۆ تۆ.